بن لە هەر بەربەستێک یێتەڕێتان. بەڕێزان بەگشتی وەک ئاگادارن بەڕێستان ئێستا محازەڕەکان لە ناو کەمپەسن لە هەفتەی ڕابردووەوە هاتوونەتەوە ناو کەمپەس، بەڵام بەداخەوە لەبەر نەبوونی کات بەداخەوە کە ئێستا ئەمەوێ چاپتەرێکی ترماوە کۆتایی پێبێنین ئەم محازەڕێشتان بۆ دانم خۆزگا کاتە بە لە ناو کەم بوونایە بەیەکەوە بووینایە، بەڵامی تر کاتەکە ڕێگە نایەت ئێمەش ناچارە بین ئەم شێوازاگرینە بەر بۆی کە فرێ ئێوەی بەڕێز بکەوێت. بەڕێزان لەم چاپتەرەیە بە شێوازێکی گشتی باز لە لیدەرشیپەکەین، باز لە سەرکردایەتیکردنەکەین، باز لە شێوازەکانی سەرکردایەتیکردنەکەین، باز لە سەرکرداکەین، ینی لەوەیە بەشێکی زۆرمان لە ژیانی ڕۆژانەمان بیست بێتمان دەربارەی سەرکردا، بیست بێتمان دەربارەی شێوازی سەرکردایەتیکردن، بەڵام ئەکرێ بپرسین ئایا چەند سەرکردا، ئایا چێ ئەبێت ئەکرێت ببێت بە سەرکردا، یاخود بە شێوازێکی گشتی تۆ ئێستا لە ئێستا ئەتوانیت پێناسەیەک لە مێشتی خۆتا دروستکەی ئایا سەرکردا چێ، وەک لە دوای ئەم محازەڕەیەش بۆ دەرەکەوێت کە سەرکردا چێ، خۆشی لەوەیە هەر بەشێک لە پێناسەی سەرکردایەتیکردن ئەوە بێت کە دان بە هەڵەیە بنی، یاخود ئێعتراف بکەیت کە ئەو پێناسەیەت لە ڕابردووە وا نەبوو ئێستا پێناسەیەکی تریە. بەڕێزان طبعاً لەم چاپتەرەیە وەکو بەڕێستان ئاگادارن و ئەشزانن چاپتەرێکی دوور درێژە و نەزەڕیاتەکان بەگشتی باز کراوە و باز لە مێژووی سەرکردایەتیکردن کراوە، باز لە فاکتەرە کاریگەریەکان کراوە، باز لە شێوازی ڕێبەرایەتیکردن یا سەرکردایەتیکردن کراوە، بەڵام بە شێوازێکی گشتی ئێمە لەبەر کۆنتڕۆڵکردنی کاتەکە و لەبەر نەبوونی کات هەوڵەین مەفهومێکی پوخت لەسەر سەرکردە بدەین و پاشان بەشێکی کەم داخڵ بێت لەبەرەوەی بۆ ئێوە زۆر داخڵ نەبێت لە ئیمتیحانە و پاشان بە باشی لە سەرکردە تێبگەن. بەڕێزان طبعاً لە ماوەی ڕابردوودا یاخود لە بەدەر لە شێوازی خوێندن یاخود دراساتی علمی ئێوەی بەڕێز بەڵام زۆرتان بیستووە دەربارەی سەرکردا، مثلا بیستوتانە ئایا سەرکردە چێ، بەڵام ئێمە بابزانین ڕاستیەکانی سەرکردایەتیکردن یاخود پێناسە زانستی و علمیەکانی سەرکردایەتیکردن چێ. وەکو پێشەکیەک بەڕێزان طبعاً سەرکردە لە دنیا چەندین پێناسە و چەندین تعریفی جیاوازی بۆکرێت، یعنی بە درێژایی مێژووی مرۆڤایەتی، یعنی هەر لە ساڵی 1970ەکانەوە هەتا ساڵی 1920 پاشان ساڵی 1930 پاشان ساڵی 80ەکانەوە پاشان تا سەدەی 21 یعنی چەندین جار پێناسەی جیاواز بۆ سەرکردە کراوە. یعنی ئەگەر تۆ تەماشا بکەی لە سەردەمەکانی پێشوە کاتێک باسی سەرکردە دەکرد واتەزانی کە ئەڵەی سەرکردە ئیتر بریتیە لە شەڕانگێزی، بریتیە لە توندوتیژی، بریتیە لە دەست بەسەراکردن، بریتیە لە بەکارهێنانی هێز، یعنی هەموو ئەمانە لە سەردەمە کۆنەکانە مەسەلەن لە خەڵک کوشتن، لە شمشێربازی، هەموو ئەمانە ئیتر هەر کەسێک ئەمانەی بکردا پیانەوت سەرکردە، پیانەوت ئەو فڵان سەرکردە، بەڵام ئیتر بەپی گۆڕانکارەکان و بەپی پێشکەوتنەکان و بەپی نەزەریاتە جیاوازەکان کە لەم چەندین ساڵەی ڕابردووە، یعنی ڕۆژ بە ڕۆژ پێناسەی جیاوازەکرێت بۆ سەرکردە. لە ئێستا ئەڵێن یاخود چەند ساڵێک پێش ئێستاش توانین بڵین لە هەفتەکانی سەدەی ڕابردووە وا پێناسەی سەرکرداکرێت، ئەیوت سەرکردە لەو قاڵبە کۆنە دەرچوو، مەسەلەن شمشێرباز و مەسەلەن دەست بە سەراگرت و مەسەلەن دڕ و مەسەلەن شەڕانگێز و هەموو ئەم شتانە یعنی لەم تعریفە دەرچوو. دوای ئەمە شتێکی تر هاتووتیان سەرکردە بریتیە لەم کەسەی کە بەرژەوەندی هاوبەش لە بەرچاوەگرێ، بەرژەوەندی خەڵکی لە بەرچاوەگرێ، یعنی لە وردە پێناسەکان گۆڕانکاری بەسەر هاتووتیان سەرکردە لە دوای شەڕانگێزی ئەبێ ئیتر بەرژەوەندی خەڵکەکەی لا گرنگ بێت، یعنی ئەمە پێناسەیەکی تازە بووە. لە دوای هەموو ئەمانەش یعنی وردە گۆڕانکاری بەسەر پێناسە و تعریفاتی سەرکردە و سەرکردایەتیکردنە هات، ئەڵێن ئێستا لەم سەردەمەنوێی پێناسی سەرکردایەتی ئەڵێ هەر دامەزراوەیەک باش بێت و هەر ناوەندێک باش بێت ئەوە بە دڵنیاییەوە سەرکردەیەکی باشیە. یعنی تۆ تەماشا بکە، یعنی تۆ شەڕ نییە بەستەنیا ڕێبەری دەوڵەتێک بێ یا سەرۆکی دەوڵەتێک بێ یا تۆپی لە شوێنێکە لە دامەزراوەیەکە لە ڕێکخراوێکە
ئیتر تۆ بە تەنیا سەرکرد دەبی نەخێر ئێستا پێناسە جیاوازەکان سەردەمە جیاوازەکان ینی وردە وردە پێناسی جیاوازیان بۆ سەرکردایەتی گۆڕیوە ئەڵێن سەرکردە بریتیە لەو کەسێک کە بە باشترین شێواز ئیدارەی دامەزراوەیەک ڕێکخراوێک تەنانەت خێزانێکەدا ینی وای هاتووە ئەڵێ هەر کەسێک لە ماڵەکەی خۆیان توانیتی خێزانەکەی خۆی توانیتی کۆمەڵگەکەی خۆی یاخود ئەو چواردەوری خۆی بە باشی بەڕێوە بەرێت ئەوە ئەکرێ پێی بوترێ سەرکردە ینی دایک لە ماڵەوە کاتێک منداڵەکانی پەروەردەکات ئەکرێ پێی بوترێ سەرکردە بەڕێزان ئامانجی ئێمە لەم چاپترە سەرکردایەتیکردن پەیوەندی بە کاتەوە چیە یاخود سەرکردایەتی پەیوەندی بە تایم مەنەجمنتەوە چیە هەر بۆ خۆشی سەرکردایەتیکردن بەشێکی گرنگە لە بەڕێوەبردن هەر بۆ خۆشی سەرکردە جیاوازەکان ینی دواتریش باز لە نمونونەکانەکەین ئایا بەچێت ئەوترێ سەرکردە و یاخود چۆن ئەبی بە سەرکردە باسی ئەەکەین ینی خۆی هەر بەشێکی گرنگە لە بەڕێوەبردنی کات هەر بەشێکی گرنگە لە بەڕێوەبردن لە شێوازی بەڕێوەبردن بۆیە ئێمە باز لەواکەین چۆن ئەبێت ئێمە ئایا خۆ چۆن ئەکرێت ئێمە ببین بە سەرکردە ئەمە مەفهومەکەیتی تەبان وەک ئاماژەمان پێکرد وتمان هەر دامەزراوەیەک مەسەڵەن سەرکردەیەکی باشی هەبوو هەر دامەزراوەیەک بەڕێوەبەرێکی باشی هەبوو ئەکرێ پێی بوترێ سەرکردە ئەکرێ مەسەڵەن سەرکردایەتێکی باشی ئەو دامەزراوەی بکات و دواتر ڕنگدانەوەی لەسەر دامەزراوەکە چی ئەبێت ڕنگدانەوەی مەسەڵەن ئەگەر کۆمپانیایەک بێ مەسەڵەن قازانجی زۆرەکە ئەگەر کۆمپانیایەک بێ بە باشی پێش ئەکەوێت ئەگەر مەسەڵەن دامەزراوەیەکی ئەکادیمی بێت تەماشاکەی پێشەکەوێت لە ڕووی علمیەوە لە ڕووی ڕانکی زانکۆییەوە یاخود لە ڕووی توێژینەوە بە دوواداچوونی زانستی و علمیەوە یاخود ئەگەر تۆ تەماشاکەی ڕێکخراوە بێ تەماشاکەی زیاتر هەوڵات بۆ خزمەتکردنی زیاتری خەڵکی بۆ چین و توێژە جیاوازەکانی فێرخوازان بێ قوتابیان و خوێندکاران بێ یاخود مەسەڵەن ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بێ ڕێکخراوی مناڵان بێ هەر شتێک بێت تەماشاکەی کەواتە هەر شتێک کە مەسەڵەن تەسیری لەسەر قازان چوە تەسیری لەسەر پێشکەوتن تەسیری لەسەر گەشەپێدان هەبوو تەماشاکی بەو کەسات ئەو تێ سەرکردە کەواتە بە شێوازێکی گشتی بەڕێزان ینی تۆ ئەگەر لە گروپێک شابووی یان نوێنەرێبی یاخود لە خێزانەکەی خۆشتابوو یاخود لە دامەزراوەیەکا بێ ئەکرێ ببی بەسەرکردەوە بۆ لەبەرەوەی ئەگەر توانیت تەسیراتێک لەسەر کۆمپانیاکات تەسیراتێک لەسەر دامەزراوەکەت ببیتە هۆکاری پێشخستنی ئەو شوێنەی کە تۆ کاری تیاکەی ئەو شوێنەی کە تیاژی بە شێوازێکی گشتی ئەکرێ بە تۆ بوترێ سەرکردە و پێناسەکەی پێناسی سەرکردە یاخود سەرکردە بریتە لە چی بریتە لە the ability to influence a group toward the achievement of goals کەواتە توانای دروستکردنی کاریگەریە لەسەر چی توانای دروستکردنی کاریگەریە لەسەر گروپەکان و پاشان هەوڵ بدەیت بۆ چی بۆ بەدەزێنان achievement of goals ئەمە شتێکی گرنگە بەڕێزان بۆ ئیمتیحانیش چۆن ئەتوانی ئەو ئامانجت بەدەست بێنی و چۆن ئەتوانی ئەو ئامانجت دیاری بکەی بە شێوازێکی گشتی کەواتە کە توانیتت ئامانجەکەت بەدەست بێنی ئەو کاتە ئەکرێ بە تۆ بوتێ و سەرکردە و پاشان چیمانێ use of authority in not formal rank to obtain compliments from organization members و پاشان تۆ چۆن ئەتوانی بەڕێوەبردن بکەی بۆ شێوازە ئەتوانی بەڕێوەبردن بکەی کە هەموو دەسەڵاتەکانت لە پێناو ڕێخستنی دامەزراوەکە تابێ ئەکرێ بڵین ئەکرێ ببی بەسەرکردە کە خاوەن بەڕێوەبردنێکی باش بی و خاوەن بە شێوازێکی ڕێکخراو مەسەڵەن مامەڵە بکەیت و هەوڵ بدەیت مەسەڵەن وەک لە ڕابردووە ئاماژەمان پێکرد بتوانی کاتەکانی خۆت بە باشی ڕێک بکەی ئەو کاتە تۆ توانی ببی بەڕێوەبەرێکی باش کە تۆ توانیت دامەزراوەکەت ڕێک بخەی نووسینگەکەی خۆت ڕێک بخەی مەسەڵەن بتوانی سوودەکانی بەڕێوەبردننی کات لە بەرچاو بگریکەواتە تۆ بەڕێوەبردنێکی باشە کردووە و پاشان لێرە ڕۆبتێکینەوە بە شێوازی سەرکردایەتیکردن کە تۆ هەموو ئەو خاڵانەی ڕابردوود ئەنجامدا بوو کەواتە ڕاستەوخۆ لێرە ئەبی بە تۆپ ئەبی بە لووتکە ئایا لە خێزانەکەتە ئایا لە ڕێکخراوەکەتە ئایا لە دامەزراوەکەتە ئایا لە شوێنی کارکردنەکەتە حتا لەناو گروپ و پۆلەکەی خۆشتا بێ ئەکرێ بپێت بوترێ سەرکردە و بە شێوازێکی گشتی leadership is the process of social influence in which one person can enlist the aid and support of the other in the accomplishment of common tasks کەواتە پرۆسێسێکە سەرکردایەتیکردن کە کاریگەری دروستەکەی لە یەک کەسەوە و هەتاکو گروپێک لە چواردەورەکەی تۆ و پاشان can enlist the aid and support of other بەرەزان یعنی ئەکرێت لێرەوە بڵین سەرکردایەتیکردن
پاڵپشتیکردنە و هاوکاریکردنە لەلایەک ئەیدت ئەبێ هەبێت و لەلایەک ئەبێ سەپۆرتت هەبێ بەڕێزان ینی ئێستا ئەمە پێناسەیەکی جیاوازە بۆ سەرکردایەتیکردن مەزەڵەن لە ڕابردووە من حەزەکەم یەک جیاوازیەکتان بۆکەم لە ڕابردووە سەرکردە چیە بووە مەبەسمان لە پاڵپشتی و هاوکاری چیەوە مەبەسمان لە سەرکردە بە تەنیا بۆ خۆی و دواتری جیاوازی لە نێوان بۆ ساکەین لە چیایە مەسەڵەن سەرکردە زۆر بۆ لە ڕابردووە مەسەڵەن گاندی کە هەمووتان بیستوتانە ئەمە یەکێک بووە کە لە پێناو میلەتەکەی خۆیان ژیاوە ئەمە یەکێک بووە لە پێناو بەرژەوەندی هاوبەشی میلەتەکەی ئاژیاوە هەوڵی داوە یارمەتی گروپ بات هەوڵی داوە یارمەتی کۆمەڵگەکەی خۆی بات کاتێککە باز لە گاندی ئەکرێ باز لە ڕێبەری ڕاستەقینە باز لە سەرکردەی ڕاستەقینە یەتە بەرچاوت بەڵام لە بەرامبەری شا تەماشاکەی کاتێک باز لە هیتلەر لە ڕابردووە هەمیشە کوشتار و جەنگ و داگیرکاری و مەسەلا شەڕ و هەموو ئەم شتانەیە